من وەک ئەوەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی نواندن تەواو کرد 5 ساڵ ساڵی 86 دوایەوە بووم بە مامۆستا. دوایەوە کە لە 2014 و 15 دەنگۆی ئەوە هەبوو کە بەشی فیلمسازی بکرێتەوە کە هاتمە زانکۆ تێگەیشتم کە ئەو لەشکرە چ کارێکی پیرۆزەکەن لە پشتی کامێراوە، یعنی خەونێکی زۆر خۆش بوو. 4 ساڵ من لێرە خوێندم و تەواویشم کرد و زۆر ئەکتیڤ بوومەوە، یعنی ها نوێ بوومەوە کە بتوانم پشتی کامێرا بزانم چ کارێکەکەن، هیچ شتێکم نەئەزانی. و پاشانیش فێری چیش بووم سیناریۆ نووسین و کە سیناریۆیەک گێتە بەردەمم ئەزانم چۆنە قووەتی ئەو سیناریۆ چۆنە، لەبەرەوە سوودێکی زۆری هەیە. هیوادارم گەنجەکانمان پێ لێرە نەبڕن و بێن و سەردانی بکەن و ناوی خۆیان تۆمارکەن و 4 ساڵ هەل لە خۆیەوە ئەڕوا. ئێرە ژیانێکی تری پێبەخشیم، توانیم زۆر شت فێر بم.